بخير بيتو جانكم بقربان جاني من أي دستكان خوش تلو زيت جوشا نهدا عزيتي تشي عفيت بتصدقها وكدر زيك عفيت بطلقك بس تخوش بيا أخوة خوش بيت ايه تشي تكرت تشي نكرت والله كتير تسم كرد تسم لقى برادرك تسم ما دري تسم بيعسى ما كردو ترقصة ما كردو دوا تسم دومينوش ما كرد والله ايه شير بو يا ري كتير حيفدنا كرد ميردتم مشير دو دستم دوران دو أتمو زوكي بردنويا كتير والله أزور ما قلت لي نعبا مو كل شينيا دباشا علم جانكم تشي مالي باكم زور بيريانكم ماڵی بابت ئەی بەسەر چاو لۆنا وەڵام من غەریبیان دەکەم بەس دی شنیار ئەو ماوە کورتەی کامنت و وا بووینە ژن و مێرد و ژانی ئەو سەرجیریمان پێکی نایە دڵی دنیام بۆی خۆشەکات و ڕێزە داک و بابم دەگری ئەم نیش بەو بۆنەیەوە داک و بابی تو داک و بابیم نیشە ئەوجا ئەگەر حەز دەکەی لای ئێوارەی دەچین باشە؟ تا باشە جانکم زۆر باشە ئەوە چییە؟ ئەمە نەمگۆ شۆربایەکم لۆ بکە من حەزم لە هەرچی بوو بیخۆم ئەبێت تۆش ئەوە بخۆی چیە من ناتانمەوە خواردنانە بخۆم ئەمن سەد دەردە نەخۆشیم هەیە منیش وەکو تۆ نەخۆشم گەورەترین نەخۆشی منیش تۆی لە کۆڵم نابیتەوە دەباشم دەی ئەوەی دادە کا نان نانمان نەماوە نانیشمان نەمایە نەوەڵڵا ئەوە چی ئەکەیت؟ ئیلا بیللا تەلەفۆن بۆ چی ئەکەیت؟ یعنی لۆ چێ دەکەم لۆ کچی خۆم دەکەم بۆ تەلەفۆنەکەی بۆ بچە پێی دەڵێم خواردنە شتێک شۆربایەکم لۆ بکەوە خەریکە بابی لە برسان دەبرین داینێ حەیام مەبە لای زاواکەشم داینێ هەتوو باچی حەیای دەکەی چما تو حەیات مایە بچی بڕۆ لای بێنە حەیام مەمە دەرێم بڕۆ لای پیرێژنەرێ وەڵڵا نا تۆ 14 ساڵی کچەکەم ناوەڵە کچە باشی چمە وەڵا خەریکە لە برسان دەبرم ئەو داکەشە تەنمە پرسە وەڵا بەغەمانەمنی کوشت کچی خۆم ئەگە ئەوڕۆ هاتن لەگە خۆت شۆربایەک شتێکم لۆ بیرە باشە بە قوربان دە باشە دەی چاوم نەڕێیە دایکە ماما چه دایکە مامۆژە کتێر شنیار وا بزانم لێرە نینە بەخێرە کچە جوانەکەم بخێراتنەوە وە قوربانتان بەخێربێتەوە دلێ مامۆژ میجان سپاس دەکەم مەمنونم کچە جوانەکەم هاتنەوە درێرگیانەی تۆ نەچی بۆ دوکان وەڵا ئینشاڵڵا لەو هەفتەیەوە دەچمە دوکان بە قوربانە بمێ ئەوە چی هێناوتە وەڵاوە شۆربایە بۆ باوکم کردایە گلەی لێ دەکرد بۆ خواردنی بۆ دروست ناکرد ناحاڵ کچێکچم خۆت باش من ئەناسی من کەی وابووم بەس ئەمڕۆ نەمتوانی لێنە منیش نەخۆش بووم دلێرگیان قەلبت ساغ بێ ئینشاڵڵا بە غەڵەت تێنەگەی بەخوا تەلەفۆنی بۆ تۆ کرد ئاوە حایای بردم دایکە ئەویش ئەزانم بەڵام تۆ ڕۆز ئەلەو باشترە بێت دڵی مەکە گوناحە ئەویش هەر تۆی هەیە بەخوا ڕۆڵە ئەوەنەی من باشم ئەزانم دایکە چ ژنێک باشە چیەکەیتر یا خۆ بەخێر بێنەوە باوکەی یا خۆ بەخێر بێنەوە کچی گەورەی خۆم وەرە باشی بابت وەرە باوکەی گیان یا خۆ بەخێر بێنەوە وەرە کوڕی خۆم وەرە یا خۆ بەخێر بێنەوە کچی خۆم شۆربایەکەت لۆ کردم ئەرۆڵا باوکەی گیان خەم نەبێت دخوا ئەوە ئیشی تو یا ئیشی کچەکەم بوو ها جا من کەی بۆم نەکردووی وەس ئەوە چاوت بە زاوایەکەی کە تێوەقسانە دەکەی بڕۆ لەبەر چاوم لاکەوە یا خۆ بەخێر بێن کچەکەم یا خۆ باوکەی گیان سەر هەردوو چاوە سەلامەت بێ کچی خۆم گیان دلێر لە ماما بەتەنە لەکە کچی خۆم بەتەنە بەجێ دێبی بەسەر چاو کچی خۆتە ئەدە باش فەرمی دایشە باوکەی گیان نا کچی خۆم گیان ئەوە بەشی دووەمی نامەکەیە بە قەس کرد من دوو بەش لە بۆی سەر لە بابی خۆت نەبڕی ئەو
یادی ئەو زەمانەی کچی خۆم بە مانگ بە ساڵ سەردانی داک و بابیان ناکەن بەس دیسان پێ دەڵێم تا نەچیەوە ماڵێ ئەو نامەیە نەخینەوە باشە کچی یعنی ئەمە هەموو تەواوکەرەکەیتی هەمووی بە تەواوی تێدا نووسرایە کچی خۆم باشە بەخۆ دەدانیشە دانیشە کچی خۆم یاخۆ بەخێر بێ یاخۆ بەخێر خۆش بێ